لە گەرمیاندا ماتۆرسکیل بۆتە هۆکاری زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆی ناوشار. هەڵمەتە بەردەوامەکانی پۆلیسی هاتوچۆ ڕێگری تەواو نەبووە لە بەردەم خراپ بەکارهێنانی ماتۆرسکیل بەتایبەت لەلایەن مێرد مناڵانەوە. بابەتەکەش دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ماتۆرسکیل ئەو گەنجانە یاخود ئەو مێرد منداڵی بەداخەوە ینی وا دەڵێم زۆر بە خراپی بەکاری دێنن، زۆر جاانی خۆشیان بەدەر لە بەرامبەرەکانیشان خۆشیان و بڵێن ڕۆژی خۆشیان دەکەنە مجازەفەوە قوربانی بۆ ئەوەی تەنها یعنی حرەکەیەک بکەن ئەوەیە بکەن. بۆیە من لێرەوە داواکارم لەو گەنجانە لەو خۆشەویستان چکەوانش کە سوکاری ئێمن منداڵی ئێمن برای ئێمن بۆیە داوایان لێ دەکەین ماتۆسیان بە شێوەیەکی باش بەکاربێنن ئەوش لە پێناو سەلامەتی گیانی خۆیاندا. پۆلیسی هاتوچۆ دەست بەسەر هەموو ماتۆرسکیلێکدا دەگرێت کە خاوەنەکەی تەمەنی لە خوار 16 ساڵیەوە بێت. بە پێی ئامارە نافەرمیەکانیش لە گەرمیاندا زیاتر لە 10,000 ماتۆرسکیل بوونی هەیە، بەشی زۆریشان کێشەدار نین. 8 ساڵە تقریبان ماتۆڕم هەیە، تا ئێستا نەبوومەتەوە هۆکار بۆ کێشە پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ دەبم. ئەگەر بە باشی بەکاری بێنی تووشی کارەسات نابی زەرە بدەی لە مقابل و لە خۆتش. ماتۆرسکیل چەند سوودێکەیە، یەکێ لەو سوودانە ئیسفادێکی اقتصادی لەکەی، ژینگە پیس ناکە، ڕێگا کەمەگرێ ڕێگا بۆ سەر جادا، ئەم سوودانە هەیە. بەڵام هەنێک کەس هەیە پابەند ڕێنمایەکانی هاتوچۆ نین، خەڵکی زعاجەکەن. لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا ماتۆرسکیل هۆکار بووە بۆ 65 ڕووداوی هاتوچۆ لەم ناوچەیەدا کە جگە لە بریندار بوون 7 کەسیش بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.